الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيد الأنبياء والمرسلين وحبيب رب العالمين سيدنا محمد وعلى آله الطيبين وصحبه الغر الميامين ومن سار على هديهم بإحسان إلى يوم الدين. عباد الله، يا أيها الذين آمنوا اتقوا الله حق تقاته ولا تموتن إلا وأنتم مسلمون. خۆشەویستان، نامەوێ سەبارەت بە غەزە بدوێم. ئەمەوێ لەسەر بابەتێ بدوێم تاڵترە لە بابەتی غەزە، قوڵترە لە بابەتی غەزە. خەڵکی غەزە بە پێوەری دنیا سەرەکەون یان سەر ناکەون، ئەدۆڕێن یان نادۆڕێن، ئەکوژرێن و شەهید دەبن یان ئەمێنەوە ئاوارە ئەکرێن. ئەوە بەس نیەت پاک بێ لای پەروەردگار، ئومێدمان وایە ئەوانە هەر هەموو سەرکەوتوو بوون لای پەروەردگارەوە گرنگە. هەرچەند سێرەکەی بە پێوەری دنیا ئەبێ غەزە وێران بکرێ، ئەبێ خەڵکەکەی بکوژرێن، قەتڵ و عام بکرێن، ئاوارە بکرێن. بەڵام پێم بڵێن لە چ جەنگێکی ئیسلامیە پێوەری مرۆڤ بوو. سیر بکە لە جەنگی ئەحزابە، ئەو ئاەتانەی کە داستانی ئەحزابمان بۆ ئیگەڕنەوە، یاخۆ داستانی بەنو قوڕەیضە لە سوورەتی حەشرە، بەنو نەظیر، اینجا غەتەفان و اینجا ئەوانەی دیکە لە جەنگەکانی دیکە، ڕۆژی حونەین. بە پێوەری مرۆڤ ئەبوایە موسڵمانان شکستیان بخواردایە. بەڵام پەروەردگارە فەرمێکی ئیذ جاءوکم من فەوقیکم، لەسەرەوە ئاهاتن بۆ لاتان، وەکو ئێسەی بینین بە فڕۆکەیەن وڵاتانی ئیسلامی وێرانەکەن و خاپۆرەکەن. ومن ئەسفەلە منکم، لە ژێریشەوەیان بۆ لاتان. باشە. وإذ زاغت الأبصار وبلغت القلوب الحناجر وتظنون بالله الظنون. ئەو کاتەی دیمنەکە ئەوە بۆ من نمایشەکە ئەفەرمێت چاوەکان ئەبڵق بوو بوون، ڕشکە و پێشکانەکە هیچیان نەیەبینی. ئەمە چای موسڵمانان چاویان ئەبڵق بووە، کارەساتی گەورە ڕوویاوە لە هەموو لایەکەوە. دوژمن گەمارۆی یاون، خیانەتی ناوەکی و خیانەتی دەرەکی و گەلە کۆمەی خەڵکەکانی دیکە. عەرەب لەگەڵ جوولەکە کۆبوونەتەوە بۆ لە ناوبردنی ئاینی پیرۆزی ئیسلام. باشە، ئەفەرمێ وإذ زاغت الأبصار وبلغت القلوب الحناجر، دڵەکان گەیشتووە گەروەکانتان، وەکو چۆن لە کوردەواری ئەڵێ دڵی گەیشتووە کونەلووتی، گیانی گەیشتووە کونەلووتی. ئەمە کینایەکە لەسەر ئەو ترس و بیمەی کە چوو بە ناودڵی موسڵمانان. هونالك ابتلي المؤمنون وزلزلوا زلزالا شديدا. سبحان الله، فەرمێ لەو کاتە موسڵمانان و بڕواداران، نەک تەنها موسڵمان، بڕواداران بە هەژاندنێکی توند هەژێنران، تووشی تاقیکردنەوەیەکی زۆر سەخت بوون. باشە، اینجا خۆی گەورە سەری خستن لە ئاەتی سوورەتی حەشرا فەرمێ هو الذي أخرج الذين كفروا من أهل الكتاب من ديارهم لأول الحشر. اینجا باسی موسڵمانانەکە، بڕوادارانەکە، ئەفەرمێ ما ظننتم أن يخرجوا، قەت ناهاو بە خەیاڵتانە ئەوانە بچنە دەرەوە شار چۆڵکەن. وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله، ویان زانی قەڵاکانیان سەنگەرەکانیان ئەیان پارێزن لە خوای گەورە، وەیازانەکەن باشە گومەزی ئاسنین قوبەی حەدیدی ئەیان پارێزێ لە تۆڵەی خوا، لە بڕیاری خوا، لە سزای خوا. وظنوا أنهم مانعتهم حصونهم من الله فأتاهم الله من حيث لم يحتسبوا. لەجێکە خوای گەورە بۆیانە ڕوا کە بە هیچ شێوازە بە خەیاڵیان نێ تاوایان لێبێ يخربون بيوتهم بأيديهم وأيدي المؤمنين فاعتبروا يا أولي الأبصار. بەدەستی خۆیان خانوبەریان ڕوخێنن، بەدەستی بڕوادارانیان ڕوخێنن، ئیتر شار چۆڵەکەن، ئەکوژرێن لە ناوەچن. بەو شێوازە پەروەردگار پێمانە فەرمێ ئەوەی لای تۆ خەیاڵە لای خوا بەتاڵە، ئەوەی لای تۆ بەتاڵە لای خوا واقعە ڕووەدا. پێوەری تۆ نییە، پێوەری پەروەردگارە. خاڵی دووەمیان ئەبێ بزانی یاسایەکمان هەیە لا احتلال إلا بعد اختلال، الأمة تختل ثم تحتل. داگیرکردن نییە ئەگەر پێشەوە کێشەیەکی ناوەکی نەبێ، ئەگەر نەخۆشیەک نەبێ بە هیچ شێوازێ، ڤەیرۆسێکە چێتە لەشتەوە، ئەگەر بەرگریت لاواز نەبێ ناتوانێ نەخۆشەکە، ناتوانێ بووکوژێ، ناتوانێ سەقەتەکە.
زەفر پێ نابە ئەگەر بەرگری هەبێ. بەڵام هەر کاتێ کە تووشی اختیلالە بی کێشابی تووشی گرفتە بی باشە ئەو کاتە دژمن پێتەوێرێ ڤەیروس پێتەوێرێتە ناو لەژت تەفروتوناتەکە تووشی نەخۆشیەکە ئەتکوژێت. باشە با بزانین پرسیارە لە خۆمان بکەین ئەو خەلەلە چییە کە ئێمە بۆتە هۆکاری ئەوەی کە وڵاتانمان داگیر بکرێ. پرسیار لە خۆمان بکەین هەر یەکێک لە ئێمە پرسیار لە وڵاتی خۆی بکە. ئێمە لە عێراق ژین، ئەوانەی لە سووریا ژین، ئەوانەی لە سعودیە ژین، ئەوانەی لە ئوردنە ژین، ئەوانەی لە مصر ژین، ئەوانەی لە تورکیا ژین، ئەوانەی لە ئێرانە ژین، هەر یەکێک لەوانە باسی وڵاتی ئیسلامیەکەم بە شێوەیەکی گشتی با ئەم پرسیارە هەر یەکێک لە خۆی بکە. ئایا وڵاتی تۆ ئازادە؟ سەرکردەکانت ئازادن یان کۆیلن؟ وڵاتەکە داگیر کراوە یان ئازادە؟ بڕیاری بەدەستی خۆیەتی یان بەدەست بێگانەوەیە؟ هەر کاتێ بۆ دەرکەو سەرکردەکانتان سەرکردەی ئازاد نین، دژمن دایناون، بە کۆشی خۆیان نەبووە، بە خەباتی خۆیان نەبووە، ئەو کاتە بزانە وڵاتت داگیر کراوە، سەرکردەیە قاچی دژمن ماچ بکە بلێسێتەوە بەس لەبەرەوەی بیکاتە ئاغایە بەسەر هاوڵاتەکەی خۆیان بەربێتە هاوڵاتەکەی خۆی بەشەق تیان بەربێ، زیندانیان بکە، باشە لیان بە سوکایەتیان بێکە، بیان کوژێ. قاچی ئاغا دەوڵەمەنەکە ماچەکە، ئاغا زرهێزەکە ماچەکە لەبەرەوەی ئەم قاچە بەکاربێنێ بۆی شەق لە میلەتەکەی بە ئەو کاتە بزانە وڵات داگیر کراوە. اینجا من بەڕاشکایی ئێڵێم عێراقی ئەمە داگیر کراوە، داگیر کراوە، داگیر کراوە. ئەو سەرکردەکان کە عێراق لە بەغدا بەڕێوە بن هەمومان نەزانین کە ئازاد نین، کە کۆیلن، بڕیاریان بەدەست خۆیان نییە، خۆیان عێراقیان سربەخۆ نەکردووە، عێراق سربەخۆ نییە، عێراق بڕیاری بەدەست بێگانەیە، بەدەست دەرەوەیە، بەدەست وڵاتی دراوسەیە، وڵاتی دراوسی وا هەیە حسابی پارێزگایەکیش بۆ ناکە، هەموو سەرۆت و سامانەکەتە بە ئاخر وڵاتێکی زلهێزی و کۆمریکا لەو پەڕی دنیاوە هاتووە بڕیارەدا تۆ کۆیلەی ئەڵێ ئێوەم داگیر کردووە، هاوڵاتیانی عێراقی ئەڵێ نا ئازادی کردین، ئەمریکا خۆی ئەڵێ چی؟ ئەڵێ نا ئێوە کۆیلن، من داگیرم کردووە، بڕیاری کۆیلایەتی مامەڵەتان لەگەڵاکەم، سەروەتتان هی منە، سامانتان هی منە، نەوتان هی منە، کەرامەتتان هی منە، شەرەفتان هی منە، عزەتتان هی منە، بوونتان هی منە، مردنتان بۆ منە بێ. هەموو شتێک بێ بە خەیاڵتە، یاساتانە بێ من داینێم، دەستوورتانە بێ من داینێم، بڕیار چۆن مامەڵەکە لەگەڵ بناڵتە من داینێم، لەگەڵ خێزانتە من داینێم، لەگەڵ دراوسێتە من داینێم. ئەخلاقیانی چی؟ من بڕیارە دەم چی ئەخلاقە؟ من بڕیارە دەم یاسا چییە؟ بۆیە یاسا بێ لە شەریعەت جیا بکرێتەوە، کولیەی شەریعەت جیایە، کولیە قانون جیایە، شەریعەت لە یاسادا بوونی نەماوە، تەنها لەباری کەسیان نەبێ ئەوش دەستکاری کراوە، ئەیانەوێ خێزانی شتێک بدەن، اینجا دڵە خۆشە کە ئازادینە وەڵڵا. کەسێکیش کە کۆی لەبوو چۆن ئەتوانێ کەسێکی دیکە ئازاد بکە؟ ئەگەر کۆیلێک نەتوانێ خۆی ئازادکە چۆن ئەتوانێ میلەتانی دیکە ئازادکە، کۆیلەکانی دیکە ئازادکە؟ بڕیار بە بزانە ئێوەش ئەی هاوڵاتیانی وڵاتەکانی دیکە بڕیار بن بزانن وڵاتی ئێوە داگیر کراوە یان ئازادە، کۆیلەیە یان ئازایە و ئازادە، بڕیاری بەدەستی خۆیەتی یان بڕیاری بەدەستی خەڵکی دیکە. ئەمە اختیلالەکە کە دوای ئەوەی احتیلالێت و داگیرکاریێت. خاڵێکی دیکەش ئاز دەکانم، خاڵێکی دیکەش ئەمە مافناسی فەڕەنسی کتێبێکی هەیە، باوەڕ بفەرمونون چەندەها جار خوێندومەتەوە، هەر جارێک چێژی زیاتری لێ یەکەم، بە ناوی کۆیلایەتی خوازراو. کۆیلایەتی خوازراو ئەو نووسەرە فەڕەنسییان ئەتین دێ لا بۆسێ العبودیە المختارە تەرجمە کراوەتە سەر زمانی عەرەبی. ئەزان ئەڵێ چی؟ ئەڵێ بینیومانە پاڵەوانێکی دیکە بە ئەرزا یا بە زەویە، بەڵام قەت بینیوتە یەک مرۆڤی ترسنۆک، مرۆڤێکی لاواز 50 ملیۆن کەس با بە زەویە، سوکایەتی بە 50 ملیۆن کەس بکە، بەرشەقیان بە، زیندانیان بکە، بڕیار لەسەر کوشتنیان بە، بڕیار لەسەر ژیانیان بە، لەسەر مردنیان بە، قەت بینیوتانە یەک کەسی لاوازی نەخۆشی بێغیرەت بتوانێت چاری 50 ملیۆن بکە؟ ئەڵێ بەڵێ بەڵێ بەڵێ. کاتێ بینی سەمکارێک ئەبێتە حاکم و دەسەڵاتدارێ بەسەر وڵاتێکە، ئەی باشە چۆن توانیەوە؟ ئەزانی چۆن توانی؟ ئەڵێ چی؟ ئەڵێ چونکە هاوڵاتیەکان ئەبنە چاوی ئەو، خۆ ئەو مرۆڤە دوو چاوی هەیە وەکو من و تۆ، دوو دەستی هەیە وەکو من و تۆ، دوو قاچی هەیە وەکو من و تۆ، ئەکرێ قاچی من لە قاچی ئەو بەهێزتر بێ، دەستی من لە دەستی ئەو بەهێزتر بێ، چاوم لەو تیشتر بێ، عەقڵم لەو زیرەکتر بێ، بەڵام کاتێ من ئەبمە بە چاوی ئەو
سیخڕی بۆ ئەوەکەم کاتی ئەمە دەست بۆ ئەو بڕیار و تەقریر لەسەر خەڵکە نووسم بەدەستی من تەقریرە نووسێ اینجا بەدەستی من زلە لە تۆ درێ ئەمە کێ بوو حاکم بوو هاوزلەی لە جەنابووە نەوەڵڵا کێ هاوڵاتێکی کۆی لێ داماوە بۆتە دەستی ئەو زاڵمە زلە لە تۆدا بۆتە قاچ بۆیە کاتێ حاکمێ دوو دەستی هەیە دوو چاویە دوو قاچێ سەمکارە ملەتێکی 5 ملیۆنی ئەبێ حکومڕانیەکە تەسەورەکەن 5 ملیۆن کەس قاچ و دەستیان اینجا ئەبێتە قاچ و دەستی ئەو حاکمە اینجا ئەڵێ چی ئەڵێ تکایە هەوڵ مەدەن ئاو بکەن بە ئاگر بکوژێننەوە نا بەس ئەوەنە سوتەمەنی مەخەرە ناو ئاگرەکە بەس مەبنە سوتەمەنی لەبەرەوەی ئاگر ئەگەر سوتەمەنی نەبێ خۆی ئەخوا خۆی ئەکوژێنێتەوە تەسەورەکەن بۆی ئەم قسەکەم ئەڵێم دەسەڵاتدارانی جیهانی ئیسلامی با یارمەتی موسڵمانانی غەزە نەدەن گریمان ئەوانە موسڵمان نین گریمان ئەوانە موسڵمان نین سەمیان لێکراوە یارمەتیان مەدەن کاکە هیچ یارمەتیان مەدەن بەڵام بەمەرجێ یارمەتی زایۆنیزمیش مەدە یارمەتی ئەمریکاش مەدە یارمەتی بەریتانیا مەدە یارمەتی فەرەنسا مەدە یعنی چی بوویتە کۆی لە بۆ ئەمریکا بوویتە کۆی لە بۆ بەریتانیا بوویتە کۆی لە بۆ فەرەنسا بوویتە بۆ کۆی لە بۆ هەموو جیهان بەڵام ئەڵێ چی ئەڵێ نا ئەوانە خۆیان کێشە دروست کردووە ئەمە حەقمان نییە بەسەریانەوە ئەوە چ غیرەتێکە بەڕاستی هەر کاتێ توانیت یارمەتی نەدەی آخر پاپۆڕێکی زەبەلاحی گەورەی ئەمریکی لە وڵاتی من و تۆ نەبێت چۆن ئەتوانێ بگاتە ئیسرائیل یارمەتی جوولەکە بە لە وڵاتی من و تۆوێ بە پارەی من و تۆ بە شەق پارەمان لێسەنێ ئێمەش قاچی ماچەکەین ئەبەو شێوازە بە پارەی تۆ چەک ئێنێت ئەیا بە دیاری بەکێ بە زایۆنیزم لە بەرەوەی براکانە بکوژێ تۆ شەڵێکی وەڵا ئەوانە خۆیان کێشیان دروست کردووە ئەو چەکدارانەی ناو غەزە چەند ساڵە دروست بوون تەسەورەکەی 1948 کە یەکەم وەرەمی سەرەتان لە جیهانی ئیسلامیا دروست بوو چەقێنرا کە کیانی زایۆنیزمە ساڵی 1948 بوو 40 ساڵ تێپەڕی ئەو کۆمەڵە چەکدارە وجودیان نەبوو لەو چەند ساڵە 40 ساڵ کێستەمیە کرد هەر خەتای ئەو چەکدارانە بوون کە دروست نەبوو بوون کە هێزێکیان نەبوو هێشتا نەهاتبوونە دنیاوە کێ لە کاتێکە قوارەی ئەو زانزمە سەدا 5 فەلەستینی بۆ دیاری کرابوو لە ماوەیەکی کەمە بوو بە 195 اینجا ئەوێ 105 تەفرت و نابکە کێ بوو ئەوە اینجا سەیریکەن خاڵی دوایمیان باوەڕ بکەن لە هەمویان تاڵترە لە هەمویان ناخۆشترە لە هەمویان جەرگ بڕترە ئەوەیە برا موسڵمانەکەت قسەی زلەکە کێشە دروستەکە گومان دروستەکە لەو بابەتە غەمی نییە باوەڕ بفەرمونون ئافرەتم بینیەوە ناموسڵمانە لە کەنەدا لە وڵاتانی دیکە بەکوڵ ئەگرین بۆ موسڵمانانە بەکوڵ ئەگرین بۆ مناڵانە باوەڕ بفەرمونون هەنێ بانخواس هەیە هەنێ مەلا هەیە هەنێ مامۆستا هەیە باوەڕ ناکەن فرمێسکێکی ڕەشت بێ جگەوەش فرمێسکێک ناڕێژێ دەستەکە بە قسەی زلکردن ئەوانە دەست پێشخەریان کرد ئەوان هاتن چوونە ئەمریکان داگیر کرد و وڵاتێکیان بۆ خۆیان دروست کرد دەست پێشخەری ئاوا بێ تۆ باسی سەعاتێکەکەی موسڵمانان پەلاماری ئەویان داوە بەڵام باسی 73 ساڵ لەمەوە پێش ناکەی 73 ساڵ زیاتر لە 23,000 کورە وابزان 27,000 ڕۆژەکە باشە ئەوانە بەردەوام 29,000 ڕۆژ بەردەوام لێمان نەکوژن سوکایەتیمان پێکەن لاقەی خێزانەکانمان کچەکانمان ئەکەن ناموسمان هەتکەکەن لە کاتێکە بەشێک لە موسڵمانم بڕۆن بەرگری لێ خۆیان بکەن دەست پێشخەر ئەوان بوون توخوا شەرم ناکەی اینجا پاسێ و هێنانەوە ئەبوایە بڕیاری تاکلایانیان نەدایە ئەبوایە پرسیزدانیان بکردایە ئەبوایە بەگوێی وەلی ئەمریان بکردایە توخوا پێتانە لێم کامە وەلی ئەمرێک کە ئەو وەلی ئەمرێک کە خوای گەورە ئەفەرمێکی وەئولی الئەمری ئەفەرمێ منکم لە خۆتان بێ خەڵک دای نەنابێ لە خۆتان بێ وەلی ئەمری خۆتان بێ وەکو تۆ بڕوادار بێ وەکو تۆ غیرەتی هەبێ بۆ دینەکە وەکو تۆ دڵسۆز بێ بۆ دینەکە منکم لە خۆتان نەک بە کرێ گیراوی بێگانە چک وەلی ئەمرێک ئەو وەلی ئەمرانە ئەو زانانان هەیە پرس بە چ زانایە بکەم بە گەورە زاناکان تا دوێنێ بۆ ئەیانەوە تەرکەسێ یارمەتی لە مشرکێ وەربگرێ بۆ داگیرکردنی وڵاتی موسڵمانان کافرە بێ ئەمە وەلاو بەرایە
كافرة بكافر به بلام دواي أوى كولي أمر جنابي وستي داوای یارمەتی لە ئەمریکا بکە بۆ داگیرکردنی عێراق ئەوان وتیان قەیناکە فتوای چەند ساڵیان پوچەڵ کردووە بێم پرس بەو عولەما و زانانە بکەم کە ئەو زانانەی دیکە بەس ئەوەنەی وتیان دروست نییە تا ئێسەش لە زیندانان لیانە درێ سوکایەتیان پێکرێ لەو ساتە وەختەوە چەند ساڵەهای ساڵە لە زیندانان کەس غەمیان بۆ ناخوا ئەوە زانان ئەوانە وەلی ئەمرن بەو شێوازە وەلی ئەمرە غیرەتی نەبێ بۆ دینەکەی وەلی ئەمرێک لە کاتێ تعتیلی شریعەت کراوە ئەخر پێم بڵێ لە ناو یاسادا چ بوونێکی شریعەت ماوە یاسایەک ڕێگە بە زینابدا ئیتر چی یاسایەک کە هیچ بوونێکی دینی تیا نابێ بە ئیتر یاسای چی ئاز دەکەن خۆشەویستەکان اینجا وەرە گومان بخەرە سەر عەقیدەی ئەوانە بەڕاستی ئەهلی کیتاب و سوننەنین ئەوانە شوێنکەوتووی سەلەف نین ئەخر تەسەوور بکە وەڵڵاهی ئەوانە ئەو جۆرە کەسانە لە زەمەنی سەلاح الدین بووایە گومانیانە خستە سەر عەقیدە و هەڵسوکەوت و سیاسەتی سەلاح الدین پشتی سەلاح الدین ناگرت باشە لە زەمانی قوتزا بوونایە لە زەمانی محەممەد فاتحا بوونایە لە زەمانی عومەر مختارا بوونایە لە زەمانی عەبدولکەریمی خەتابی پاڵەوانی مەغریبا بووایە لە زەمانی عەبدولقادری جەزائیری پاڵەوانی جەزائیر عەبدولحەمید بن باز زانا و پاڵەوانی جەزائیر بوونایە باشە ئەیانوت ئەوانە عەقیدەیان تەواو نییە ئەوانە سیاسەتیان تەواو نییە ئەوە چیەکەن ئەوە نازانم چی هەزار بیانیان و ئەدۆزیەوە بۆیە ئاز دەکانم خۆشەویستەکانم ئەمە قەزیەیەک نییە ناوی قەزیەی فەلەستین بێ قەزیەی دینە ئیمانە قەزیەی گشت جیهانە بەداخەوە برا عەرەبەکان ئەو قەزیە گەورەیان کرد بەچی بچووکیان کردەوە چەندەها ساڵ قەزیەت الأمة العربية دوایەوە لەبەر چی لەبەرەوەی ئەمە قەویەکان دروستیان کرد لەبەرەوەی من و تۆی کورد فارس تورک ئەوە نا عەرەبەکان لەبەرەوەی غەمێکیان نەمێنێ بۆ بابەتە دڵسۆزیێکیان نەمێنێ بۆ بابەتە اینجا بەرەبەرە دوای قەزیەت الأمة العربية بچوو کرایە بوو بەچی بوو بە قەزیەی فەلەستین بچوو کرایەوە لەبەر چی لەبەرەوەی وڵاتی دراوسەی غەمی بۆ نەخوا بڵێ ئەوە کێشەیەکی ناوخۆیە ئەها ئێستا هەر هەمویان تۆقاون ئەڵێن ئەترسین تەشەنە بگاتە وڵاتی ئێمە ئەی باشە فەلەستین وڵاتی تۆ نییە بە وڵاتی خۆتی نازانی یعنی چی وڵاتی ئێمە ئەم پارچەکردنە چییە قال أرهطي أعز عليكم من الله أيا قوميتكت أيا ولاتكت أيا يعني أو أيدياكت حزبكت لا خوا بيروسترا بلاتوا برسترا جورترا بلاتوا إن جادوايوا قضية فلسطيني شان بتشوف كده كريانتي قضية غزة دوايا بتشوف كان كده قضية حماس إذا هرمو بازوازي حماسة يتر باسي بيت المقدس نية باسي غيرتي مسلمانية باسي بيكوجاني مسلمانانية يا ربي خواي بو خاطرنا وجوانك بو خاطري اسمي عظمت روجي برشن دارمان بيشانه يا رب العالمين يا ربي قتلنا من كي لبشك لواني مؤامر وبلاني جرن بوي بزاني عن نزانن دجي دينك دجي أمتك يا رب العالمين يا الله يا ربي سركوتن مان بيبشان بهرشان الشايستي أو سركوتنين يا ربي مسلمان لهر جيبن عقليان بيبخشي زانایان پێبەخشی دانایان پێبەخشی توانایان پێبەخشی یەکڕیزیان پێبەخشی سەرکەوتنیان پێ خەڵاتکەی یا ڕەبی ئەو عزەتەی جاران مسلمانان هەبوو جارتن بۆمان بگەڕیتەوە یا ڕەبی ئەو حەزارەتەی جاران هەمان بوو بۆمان بگەڕیتەوە ئەو پێشکەوتنەی جاران هەمان بوو بۆمان بگەڕیتەوە ئەو تەبایەی جاران هەمان بوو یا ڕەبی بۆمان بگەڕیتەوە ئامین ادعوا الله وانتم موقنون بالإجابة